بە بەشداری سەدان کەس نوێژی جەژنی قوربان کاژێر هەشتی بەیانی لە شاری کیێف بەڕێوەچوو. بسم الله الرحمن الرحیم. موسڵمانان لە شار و گوندە جیاوازەکان هاتنەوە پایتەختی ئوکراینە تا نوێژی جەژن و گردن ئازایی لە یەکدی بکەن. فلێکس لە نێو هێزەکانی ئوکراینا بەرگری لە وڵاتەکەی دەکات و ئەمڕۆ هاتووە تا لێرە نزا بۆ سەرکەوتنی ئوکراینا لە شەڕی دژ بە رووسیا بکات. ساڵی 2005 لە شاری دینپرۆ بۆ خوێندن هاتمە کیف لە بەشی ناوخۆی لەگەڵ مسلمانانی ئێران و تورک و عەرەب بووم. من هەمیشە دەمگوت خودایەکە و گرنگ نییە چۆن بانگی دەکەیت خەڵکی کوێیت. ئەوان وتیان ئایا تۆ مسلمانیت؟ دواتر بانگێشیان کردم بۆ مزگەوت و بووم بە مسلمان. تەمەنم 20 ساڵ بوو کە ئیسلام هەڵبژارد. ئێستا من 50 ساڵم کەواتە شکر بۆ خوا هەموو ژیانم لە نێو ئیسلامدام. من خۆشحاڵم کە مسلمانم و خۆشحاڵم کە دینەکەمم گۆڕی. زۆربەی مسلمانانی دانیشتووی کیێف خەڵکی شاری کریمیا لە باشووری ئوکراینان کە لە ساڵی 2015ەوە هاتوونەتە ئێرە. 1,500,000 مسلمان لە ئوکرانیا دەژین. 500,000یان خەڵکی کریمیان تاتارن. 300,000یان ئازەربایجان و ئەوانی دیکە هی وڵاتانی عەرەبین و ئێران، ئۆزبەکستان و پاکستان و ئەفریقیان. دوای گردن ئازایی و خواردنی پڵاوی تایبەت ئەو کەسانەی کە دەیانەوێت قوربانی بکەن بەرەو شوێنی قوربانیکردن بەڕێدەکەون. هەمزە خەڵکی فەلەستینە 30 ساڵ پێش بە مەبەستی خوێندن هاتە ئوکراینا و لێرە نیشتەجێ بوو. ئەمڕۆ بە نوێنەرایەتی مسلمانانی نێو کیێڤ و زۆربەی وڵاتانی جیهان 250 سەرمەڕ و 55 گێرەکە دەکەنە قوربانی تا لە ماوەی 3 ڕۆژی داهاتوودا بەسەر 500 ماڵی موسڵمان و هەروەها خەڵکی هەژاری پارێزگای کیێڤ دابەشی بکەن. ویستمان مەڕ و گۆشت ببین بۆ دۆنباس. ساڵانی پێشوو پێش جەنگ ئەوەمان کرد، بەڵام ئەمساڵ بەهۆی چەند هۆکارێکەوە قورسە و ناتوانین بیبین بۆیان. هیوادارم شەڕ زوو تەواو بێت. من 6 منداڵم هەیە و کوڕە گەورەکەم لە نێو هێزەکانی ئۆکراینایە، بۆیە هەمومان هیوادارین ئەو شەڕە زوو کۆتایی پێبێت. نرخی یەکمەڕی 40 کیلۆیی 115 یۆرۆیە کە لە چاوەڕابردوو لە 115 گرام بووە. ئەمساڵ ئەوانەی کە توانای کڕینیان هەیە گۆشتی زیاتر بۆ بەخشین لە مزگەوت بەجێدێڵن. لە شاری کیێف 7 سەنتەری ئیسلامی تایبەت بە ڕەوتە جیاوازەکانی ناو مسلمانان هەن. تاکە مزگەوتی گەورەی هەموو مسلمانان مزگەوتی ئەلڕەحمایە. ساڵانی ڕابردوو لە ناو دەرەوەی ئەم مزگەوتە نزیکەی 5,000 کەس بەشداری نوێژی جەژنیان دەکرد. بەڵام ئەمساڵ بەهۆی شەڕەوە زۆربەی ئەو مسلمانانەی کە خەڵکی وڵاتانی دیکەن گەڕاونەتەوە زێدی خۆیان و لە سەرجەم سنتەرە ئاینی و ئەم مزگەوتە نزیکەی 1000 کەس بەشداری نوێژی جەژنیان کرد. ئاواتی هەموو بەشداربووانیش کۆتایی هاتنی شەڕ و گەڕانەوە بۆ ژیانی ئاسایی بوو. دڵنیا ڕەحمان، ڕوودا و کیێف.